من سرور حسين تقديمي هدي كان كل الرجاي دا مزراوي فين فاونديشنوا بخوش حالي واستورد جيرهم لكومبانيا عقارات حاج السلام كان مدي نوديرم زيادة لمانجي كده زبكار من كومبانيا عقارات حاج السلام سرتا خلي فيرمون من هي راهنان كوكل نوي زاني على سلوات بحمو مشروع كاني سنودي بسليماني دواتر كورسيك أبينيت دواتر أتواني لأوفيسيكي لأوفيسيكاني كومبانيا عقارات حاج السلام السليماني دز بكار بيت زۆر سپاس بۆ دامەزراوەی وین فاوندیشن بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان ئەمە شتێکی زۆر باشە هیوادارم بەردەوام بێت بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان. من نام نگاه طه سيفيم تقديم كل رنجي بشنكاي هليكاري فيم بو كومباني عقارات حاج السلام والحمد لله دوای ماوەیەکی کەم وەرگیرم و دوای ئەوەی کە تێستمان کرد تێستی وەرگیرانمان کرد و مقابلەمان کرد من لێرە وەرگیرام و ئێستاش لە خوڵی ڕاهێنانین لەگەڵ هاوپیشەکانمان وەکو خانمە کە من لێرە وەرگیراوم دوای ئەم ڕاهێنانە ئەتوانم بەردەوام بووم وەکو نێوەندگیرێکی عقاری لە کۆمپانیای عقاراتی حاج السلام و هەروەها لاوانەشە بتوانم وەکو بەڕێوەبەری ئۆفیسێک بەردەوام بم. زۆر سپاسی دامەزراوەی ویم ئەەکەم بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان و بە تایبەت خانمان کە ئەم پێشەنگایان کردەوە زۆر ئیسفادەی هەبوو و زۆر ئیسفادەم لێ کرد و لە چەند شوێنێکی تریش مقابلەی ئیشم کردووە بەڵام ئەم ئیشم زیاتر بەدڵ بوو لێرە وەرگیرم.